خوێندەواری جوانی گوتووە کە دەڵێت خوای پەروەردگار کڵاوی بۆ بەڕوو دروست کردووە، یعنی ئاگای لە هەموو بوونەوەر هەیە. خوای پەروەردگار ژیێنەر و مرێنەری هەموو بوونەوەرە، بەهانای هەموو بوونەوەرەوە دێت. ئایا ئەی ئینسان کە تۆ ئینسانێکی چاکەکار بی، چۆن خوای پەروەردگار بەهاناتەوە نایێت؟ ئیبن الجەوزی لە کتێبی سیفەت و سەفوەدا نمونەیەکمان بۆ باس دەکات کە جێگای تێڕامان و هەڵوێستە لە سەرکردنە. دەفەرمێ پیاوێک باڵندەیەک دەبینێ لە سەردارێک دەچێتە سەردارێکی دیکە لەوێ دەنیشێت و دەچێتە ناو دارەکەی کە دیارە دارەکە کلۆر بۆ کونێکی تێبووە، دەچێتە ناو دارەکەی و دێتە دەرەوە کە دەبینێت هەندێک گۆشتیشی لە دەمی دایە و دەچێتە ناو دارەکەی و کاتێک کە دێتەوە گۆشتەکەی پێنامێنێت. کاتێک کە تەماشای دەکات لێی وەردەبێتەوە دەبینێ لە ناو ئەو دارەیەدا مارێک هەیە کە کوێرە و چاوی نییە. سبحان الله، ئەو تەیرەیە گۆشتی بۆ دێنێت. کاتێک کە لە مارەکە نزیک دەبێتەوە بە دەنگەکەی خۆی دەخوێنێت و مارەکەش لێی حاڵی دەبێت و ئاوا زاری دەکاتەوە، ئەو باڵندەیەش گۆشتەکەی دەخاتە ناو زاریەوە. سبحان الله، ئەی ئینسان ئەگەر ئەتۆ بەندەیەکی تایبەتی خوای گەورە بی، خوای پەروەردگاری خۆت بناسی، ئایا خوای گەورە بەهاناتەوە نایەت لە کاتی ناخۆشی و ناڕەحەتیدا؟ خوای پەروەردگار مارێک کە لە دارێکدایە چاوی لە دەست داوە، باڵندەیەکی بۆ مسەخەر کردووە بۆ ئەوەی کە گۆشتی بۆ ببات، بۆ ئەوەی کە نەمرێت لە بەرسان. دەی ئینسان کە تۆش بەندەی خوای پەروەردگار بی، خوای گەورەت لەبیر بێت، دڵنیا بە لە هەر شوێنێکی ئەو دنیای بی خوای پەروەردگار بەهاناتەوە دێت.